لەلایەن محافظی کەرکووک بە وەکالەت بەڕێز ڕاکان جوبوری زانیاریەک معلومەیەک بەو شێوەیە بڵاو کراوبەوە کە گوایە گۆڕێکی بە کۆمەڵ لە قەبرستانەکەی پەنجاعەلی لە شاری کەرکووک دۆزراوەتەوە و بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ دۆکۆمێنتەکانی ماوەکانی پێشوو کە داعش لە مەناتقی کەرکووک بوونیان هەبوو پروپاگەندەکەی بۆ شێوە بڵاو کراوکە ئەمە مەقبەرێکی جەماعیە و دیارە بە شێوەیەک لە شێوەکان بە ناڕاستەوخۆیی ئیتیهامی کوردی تێدا کردبوو. ئەمە یەکێکە لە نووسراوە فەرمیەکان کە لژنەیەک دروست کراوە لە 30/4/2017 ژمارەیەک لەو جەنازانە کە نەنەسراون هیچ شێیە لە شەڕەکانی داعشە ماونێتەوە، هەنێکی خۆکوش بوونە خۆیان تەقاندێتەوە، هەنێکی بابلی کوژراون کاتێک کە هێرشیان گرێتە ناو کەرکووک و لە چەندین کەس و کەسایەتی معروف لە کەرکووک لژنەکە پێک هاتووە بە تێکڕای ئەم لژنەیە و ئەو جەنازانە نێژراون لە قەبرستانەکەی پەنجاعەلی لە کەرکووک و جەنابتانی شەزانن پێشتر بەلەدەیەی کەرکووک باگەداری بەلەدەیەی کەرکووک و بە بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ساڵانی پێشووتر ئەو قەبرستانە دروست کراوە. ئێمە دەمانوێت ئەوە ڕابگەێنین لێرەوە. بەڕێز ڕاکان بە وەکالەت محافزی کەرکووکە ئێمە داوای لێ دەکەین ئەو ماوەی کەوا مەهامی کاری پێدراوە بە وەکالەت ئیشوکاری ئیداری ئەم شارە بکات، داوای لێ دەکەین کاری ئیداری بکالەوەی کەوا کاری سیاسی دەکات و واز لە ئیتیهامکردنی ئەو جیهەت و ئەو جیهەتە بهێنێت. بۆیە بەم شێوەیە ئیتیهامی نەتەوەی کورد بکە، من پێم وایە شەقامی کوردی ئەوە قبول ناکات و ئێمە هەموو ڕێوشوێنە یاسایەکانیش دەگری و سکاڵای یاسایی لەسەر بەڕێز ڕاکان جوبوری تۆمار دەکەین کە بەم شێوەیە ئیتیهامی نەتەوەی کورد کردووە.